لەدایان خوێندنگەی کوردی لە شاری کەرکوک ژیان و گوزەرانی مامۆستاکانیان جیاوازی زۆری هەیە. ئەو مامۆستایانی سەر بەحکومەتی ناوەندن لە کاتی خۆیدا مووچەیان پێدەدرێ و ئەوانەی سەر بە وەزارەتی پەروەردەی هەرێمی کوردستانن مووچەی زیاتر لە 4 مانگیان وەرنەگرتووە. مامۆستاکانی سەر بە هەرێمی کوردستان دەڵێن ئەم جیاوازیە بێجگەلەوەی بە تەواوی کاری لەسەر ژیان و گوزەرانیان کردووە، هەروەها کاریگەری دەرونوشی کردوتە سەر مامۆستاکان. دوو جۆر مامۆستا خزمەت دەکەن لە قوتابخانەکانی خوێندنی کوردی، کۆمەڵی مامۆستا لەسەر میلاکی هەرێمن و مامۆستاشمانەی لەسەر میلاکی مرکز. بۆ نموناوە چەند بۆ لە مانگی 9 و 10 و تا مانگی 1 هێشتا مامۆستای ئێمە ئەم 4-5 مانگەی لای حکومەتی هەرێمە و ئەم مانگەش نزیکەی 50 ڕۆژە مووچەی وەرنەگردووە و کاتێک کە مامۆستایانی میلاکی مرکزی مووچە وەردەگرن ئەمە دەبێتە هۆکارێک بۆ حاڵەتی دەرونی ناخۆش بۆ مامۆستای ئێمە. خوێندنی کوردی سەر بە بەڕێوەبەراتی پەروەردەی گشتی کەرکوکە و بەشێکی زۆر لە مامۆستا و فەرمانبەرەکانی لەلایەن وەزارەتی پەروەردەی هەرێمی کوردستانەوە دامەزێنەراون و هەر لەوێشەوە مووچەیان پێدەدرێ. پرۆسەی خوێن لە شاری کەرکوک لە ساڵی 2023ەوە دەستی پێکرد، ئەوە سەرکەوتنێکی گەورە بوو، بەڵام هەموو سەرکەوتنی لە سەرکەوتنەکە گرنگتر ئەوەیەکەوە دەستی پێوە بگریت و لە جێ خۆی بمێنێتەوە گەشەی پێ بکەیت. بەداخەوە لە دوای 2023 و 2004ەوە کۆمەڵی کێشەی کەڵەکە بوو لە پرۆسەی خوێنن لە هەر لە دوو ئیدارەی دوو مەرکەزی قەرار بۆ پرۆسەی پەروەردە لە شاری کەرکوک لە بەغا و لە هەولێرەوە. جگە لەمانە ساڵ بە ساڵ بەڕاستی کێشەی خوێنی کوردی زیادی ئەکرد. ئەمە یەکەم کێشەی ئەو بەشە نیە، بەڵکو ساڵانی پێشوو لەگەڵ حکومەتی ناوەند بەردەوام کێشە و ئاسانجیان بە دروست دەکرا. ناوەند هەمیشە هەڕەشە دەکات ئەگەر بێت و ئەم بەشە بە تەواوی بگەڕێتەوە سەر هەرێمی کوردستان ئەوە دان بە بڕۆنامەکانیاندا نانرێ. بەشی خوێندنی کوردی لە کەرکوک خاوەنی 100,000 خوێندکارە کە بەسەر 570 خوێندنگایە دابەش بن و نزیکەی 8,000 فەرمانبەر و مامۆستایان هەیە. ئۆژین جۆڵا NRT کەرکوک.